زۆر سێکس لەگەڵ خوێندکارێکی خۆی دەکات و دۆسیەکە بە 40 دەفتەر دۆلار دادەخرێت. دکتۆر بەختیار ئەمین بارام لە میانی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند ژنە پزیشکێک بە زۆر سێکسی لەگەڵ کوڕە خوێندکارێکی پزیشکی کردووە و کاتێک بۆ جاری دووهەم نووسێتی ئەو کارە بکات دۆسیەکەی لەسەر گەورە بووە و کوڕەکە سکاڵای لەسەر تۆمات کردووە کە بە زۆر سێکسی لەگەڵ کردووە. دکتۆر بەختیار دەژڵێت دواتر ئەو خانمە پزیشکە بە 40 دەفتەر دۆلار سوڵحی لەگەڵ ئەو کوڕە گەنجەدا کردووە بەوەش یەک سێکسکردن 40 دەفتەر دۆلار لەسەر ئەو ژنە پزیشکە کەوت.